بە دووری 3 کیلۆمەتر دیزاین بۆ دروستکردنی پرۆژەی دوو تونێلی نوێ لە نزیک شارۆچکەی دەربەندیخان دەکرێت. کۆمپانیایی جێبەجێکار بەڵێنی داوا لە ماوەی 2 ساڵدا پرۆژەکە تەواو بکات. بەڕێوەبەری ڕێگاوبانی سلێمانی دەڵێت پرۆژەکە لە شاخی ناوتاق جێبەجێ دەکرێت و هەنگاوەکان بۆ دەستپێکردنی پرۆژەکە لە قۆناغی سەرەتادایە. دوو تونێل بە پاڵێکەوەیە، دوو تونێل بە پاڵێکەوەیە، دوو تیوب بە زمانە هەنداسیەکەی خۆی دوو تیوبە و بە دوو سایت، یعنی تەواوکاری ڕێگەی دوو سایدەکەی دەربەندیخان عەفو کەلار سلێمانی. ئەوە قۆناغی ناوەڕاستەکەی کە گرنگترین قۆناغە و بۆی کە کۆتایی بەو دوو سایدی نێوان شاری سلێمانی لەگەڵ کەلارە بێت. دانیشتوانی ناوچەکە لە چاوەڕوانی ئەوەن بە ڕەسمی پرۆژەکە دەست پێ بکات، چونکە ئەوان ساڵانێکە گیرۆدەی خراپی تونێلێکن لە شارەکەیان کە تەمەنی نیو سەدەی تێپەڕاندووە و بەو هۆیشەوە مەرجەکانی سەلامەتی لەدەستداوە. کە ئەم تونێلەی کە هەیە تونێلە کۆنەکە وەکو پێویست لە ئاستی ئەم ژمارە زۆری ئۆتۆمبیلان نییە. تونێلەکە تەواو کۆن بووە، لە ساڵی 59 تەواو بووە، نیو سەدە زیاترە خزمەت ئەکا، وەکو پێویست نییە. ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیلی لەسەر، ئۆتۆمبیلی باری لەسرە و هەروەها کوالیتی تونێلەکە لە ڕووی ڕۆشنایی و لە ڕووی تەپوتۆز و دووکەڵ و ئەوانەوە زۆر کۆن بووە، وەک ئاستی پێویست نییە. بۆیە هیوادارم ئەو تونێلە نوێیە دروست بکرێت بۆ ئەوەی خزمەتی ئەم ناوچەیە بکات. ئەو دوو تونێلە نوێیی دەربەندیخان لە چوارچەوەی پرۆژەی با دووسایدکردنی ڕێگای کەلار سلێمانیە و لە باکووری خۆرئاوای دەربەندیخانەوە گەرمیان و سلێمانی پێکەوە دەبەستێتەوە. شەخوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.